سيدات والسادة النواب، أطلب التصويت بالمجمل على قانون استحداث محافظة هەڵەبجە. التصويت. حصلت الموافقة. باش پەسەندکردن و بە فەرمیناساندنی هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێ لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە نرخی خان و زەوی لە پارێزگاکە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. ئەمە قسەی و کەسانەیە چەندین ساڵە ئیشیان کڕین و فرۆشتن و مامەڵەی خان و زەویە. ئابووریناسێکیش دەڵێ هیچ بیانوێک نەماوە پارێزگاکە کەوتوتە سەرپێی خۆی وەڵەبجە مافی خۆیەتی ئیتر ئامانجا ئابوووریەکەی بەدەست بێت. گۆڕانکاری بەسەر هاتووە زیاتر ئەو ئەرزانەی کە پێڵەن کەرتی سیودۆکان بە پریمیلیان پێڵەن ئەوە لە ساڵ 30 بۆ 35 ئەرزەکانیان بەرزبووەتەوە. سیودۆکانمان هەیە لە ساڵ 20 ئەوە بەرزبووەتەوە. کەرتی 150 باوکۆچەکمان هەیە ئەوە گۆڕانکاریی کەمی بەسەر هاتووە لە ساڵ 5 بۆ 6 هەرەوەن هەر گۆڕانکاری شێر بەسەر نهاتوو. ئەم خەڵکەی کە ئێستا کڕیارەیە دەیکڕێت پارەدارێکی خەرکی شارەکانی کەیە. وڵا گۆڕانکاری بەسەر هاتووە دوای پارێزگابوونی هەڵەبجە مەسەلەن ئێستا لە بیسودۆکانمان هەیە لای پارکەکە لە سەوا 20 چۆتە سەری لە فەرماندەیمان هەیە ئێرانیەکان لە زەمەقی ئەوانش لە ساڵ 20 چوونەتە سەری سیودۆکان چوونەتە سەری ئەندازیاران پێنجەکان گۆڕانکاری بەسەر هاتووە زۆریش خەڵک لە سلێمانوێتی ئەیکڕێ خەڵک لە هەولێر هاتووە حەرزی کڕیوە لەو سیدوانە. بەڵام ئومێدەوارین ئینشەڵا دوای نەمانی بیانەوەکان هیچ بیانێک نەماوەتەوە ئومێدەوارین سەرمایه‌داران و بەرهێنەران بێن لە هەڵەبجە بتوانن پرۆژە دروستکەن بۆی کاو بتوانن داهات بەدەست بێنن چونکە نەتیجە ئەوانی بەدوای قازانجا ئەگەڕێن چونکە هیچ بیانوێکی یاسایی و ئیداری و حکومی نەماوەتەوە هەموو شتێک مسۆگەر کراوە و دابین کراوە هیوادارین ئامانجا ئابوووریەکەی بەدەست بێنێت. خاوەنی نووسنگێکی دیکەی خان و زەوی دەڵێ لە گۆڕانکاری و بەرزبوونەوەی نرخی زەوی شوێن تا شوێن جیاوازی هەیە. زۆربەی ئەوانشی لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە مڵک دەکڕن لە دەروەی پارێزگاکە و شارەکانی دیکەوە دێن. وڵایی لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە زەوی فەرقی کردووە، بعضێ شوێن لە سا 25 فەرقی کردووە، بعضێ شوێن لە سا 20 بعضێ شوێن لە سا 10 فەرقی کردووە، بعضێ شوێنیش هیچ گۆڕانکارێکی نەکردووە. پێشتر هاتووە توێتی بیفرۆشێ سە تەلەفۆنەکەی جارێ ئەڵێ ڕایەگرین تاکم زاین ئەم بە پارێزگابوونە فەرقەکەیانە. بەس داواکاریشم لەم دایانی پەیوەندیدار وەکو حکومەت جاری پێشوو خەڵک زەرمەندێکی زۆر بوو لە 2013 ئینشەڵا ئەم جارە وای لێ نابێ ئەم پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگاکانی کەش لێت ئینشەڵا بە فەزلی خۆی گەورە. پێش چەند ساڵێک کەسێک لە هەڵەبجە ئەگەر خانوو یان زەویەکەی بفرۆشتایە کاتێکی زۆری دەویست و تووشی زیانیش دەبووە، بەڵام ئێستا خەڵک کەمتر مڵکەکانیان دەفرۆشن و بە پارێزگابوونی هەڵەبجەش گۆڕانکاری لە نرخی زەوی دروست کرد. هەر بۆیە لە هەندێک شوێنی استراتیژی نێو سنتەری شارەکە زەوی و خانوو بۆ کڕین و فرۆشتن بەردەست نییە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.